مەدەن لە قاپی خەڵکی و بچنە ژوورەوە. إنما جعل الاستئذان من أجل البصر أو استئذان كسيجا لقابية دي إن جاتي لاي راسيا لاي شفاء وستي آداب إسلام وايا نكلا خوتو بدي لقابي بريت الجيرو هاكي لمالو جنش سري الروتا قاتي الروتا چيا كي لجيرو أما غلطة بويا أدي لقابي بو أوي شاو خود بباريزي خويان بباريزن پیغمبر صلى الله عليه وسلم دانشتو بو خەریکی پینە بوو لە ماڵەوە پینەیە کرد پینەی جلو بەرگەکانیە کرد ئەفەرمێ سەیرم کرد کەسێک وا لە کونی دەرگاکەوە سەیرەکە ئەفەرمێ بە سوزنەکەی دەستمەوە چوون بە دەرجەکەی دەستمەوە بشم بیکەمە چاویە کابرا ڕۆیش فەرمووی وەڵڵاهی لا نەچووتایە ئەم کردە چاوتە و دیەتش نییە. ئەگەر کەسێکتان بینی سەیری قاپی ماڵێکی کرد سەیری ناموسی خەڵکی کرد چاوشی کۆر بکەی دیەی لەسەر نییە. ئەدەبی ئیسلام ئەوەیە بدە لە قاپی ئەمجا لە لای ڕاستەوە بۆستە ئەمجا سەلامی لێ بکە ئەمجا بانکی کردناوە خۆت بڵێ ئەمجا کە بڵێ ئیزنێ بێمە ژوورەوە ئەگەر پێتی وت داوای لێبوردنەکەم ئیزن نییە زۆر بە سینگفراوانی بگەڕێدواوە چونکە خوا ئەوەیشی باش کردووە سبحانه وتعالى فەرموویەتی وئین قیل لەکم ارجعوا فارجعوا هو ئەزکا لەکم ئەگەر پێتیانیا وت بگەڕێرەوە ئەوە چاکترە بۆ ئێوە نەک بڵێ کەی پیاو بوو چوومە بەردەم قاپیەکەی لێم نەکردو کاکە بەشکم مشکلەیەکێ بەشکم هیلاکە بەشکم نەخۆشە. ئەمە ئیسلام فێری ئەم ئادابە جوانەمانەکە بۆ ضرورەت درستە بچتە شوێنێک وەکو ئەبوو هورەیرە چووە ناو